لەسەر گڵکۆکەی لە پارکی ئازادی شاری سلێمانی مەراسیمی یادی 4 ساڵەی کۆچی دوایی شاعیری گەورەی کورد شێرکۆ بێکەس کرایەوە. لەو مەراسیمەدا کە ژمارەیەکی بەرچاو لە نووسەران و شاعیران و هاوڕێ و کەسوکاری ئامادەبوون پەردە لەسەر پەیکەری شاعیری ناسراوی کورد شێرکۆ بێکەسدا درا کە لەلایەن پەیکەرساز هۆشیار سەعیدەوە دروست کراوە. من وەک هونەرمەندێک لە هەندەرانەوە تەنها توانیم بەم بەرهەمەمان دووبوون و بەخشینی باوکی شێعری نوێی کوردی بەرز بنرخێنم کە وەک تافگەیەک هەمیشە ڕۆحمان ئاوەدان دەکاتەوە. پاشان بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و لاوانی سلێمانی وتەیەکی پێشکەش کرد و تێیدا ڕایگەیاند. شاعیرێک لە ترۆپکدا کە بە دڵنیاییەوە هەمومان یەکدەنگی لەسەر ئەوەی شێرکۆ بێکەس وەک قەندیل بەرز و مەزنە و هیچ کەس ناتوانێ ڕۆڵی گرنگ و کاریگەری ئەو لە مەیدانی شعر و ڕۆشنبیریە نادیدە بگرێ یاخود تێپەڕێنێ. بەڵام پێویستە بڵێین شێرکۆ بێکەس تەنها جوانناس و شاعیر و شەیدای ئەوین و خوڕەی کانی و گەڵا ئاڵتونیەکانی پاییز نەبوو. ئەو بە تەواوی معنای وشە مرۆڤی هەڵوێست بوو، کەسێک بوو هوشیار بە دەرد و خەم و ئازاری تاک و میلەت و بە قوڵی لە معناکانی زوڵم و ستەم تێگەیشت و لە بەرامبەری ئەوەستا. هوشیاری ئەو گەیشت بۆ ئاسی هەڵوێستی سیاسی و لە هیچ هێز و کەسێک قبوڵی نەئەکرد کەرامەتی میلەتەکەی و تاکەکانی بریندار بکات. بە دوایدا چەند هاوڕێیەکی شاعیری کۆچکرد و سەرگوزەشتەی ساڵانی خەبات و پێکەوەیان لەگەڵ شاعیری گەورەی کورد شێرکۆ بێکەس گێڕایەوە و لە جێڕانەوەکانیاندا شێرکۆ بێکەسیان بە پێشەنگی ڕێبازی نوێی شعری کوردی ناوزەنگ کرد. ئەوەی کە لەم شعرانە تێگەیشتم یەک ئەوە بوو لێتان نابینەوە ئەمە خۆی عەدالەتە، ئەمە ڕقوقی نییە کە ئێمەی کورد ئەوە نازانین و من بۆ ئومێدە خوێندم کە کورد بزانێت لێتان نابینەوە لە دوژمن لێ نابۆری بە ئاسانی. ساڵای دوایی کە دیم شێرکۆم دی لە سوئێد پرسیم لێ پرسیم وتم شێرەکەت گۆرانیکەت بەدڵ بووتی بەڵێ، وتم ئەزانی بەلای منەوە شعری لێتان نابینەوە ئەمە تۆڵەیە، تۆڵەی ینی داد، بەڵام ئێمەی کورد داد نازانین. وتی هەر لەبەرەوە وتومە ئێمە ئێستا لە حزوری چراخانی شعر و بەهارستانی عەشق و پرسیاری دواکۆچێکی ئەزەلیشدا کە پڕپڕە لە نهێنی هاوکێشەیەکی سەختی نێوان مەرگومانەوە یان نەمانێکی بە ئاسەوار و نەمریەشی هەمیشەیی مەرگ بۆ زۆر بەمان مەسەلەیەکی شخصیە. بەڵام ئەوەتەی شێرکۆ سەفەری کردووە من هەست بە بۆشاییەکی گەورە لە ڕۆحی زۆر بەماندا دەکەم، تەنانەت لە ڕۆحی خاشێکدا کە ئەڵهای ئاسوودەیی و دەستێکی ئارامە. من پێم وایە پەنجەمۆری هەموو مرۆڤێک پەنجە گەورەی لە پەنجەکانی کەی خۆشی ناچێ و هی ئەم پەنجە گەورەش لە پەنجەی مرۆڤەکانی کە ناچێ. پەنجەمۆری هۆنراوەی شێرکۆ بێکەس لە پەنجەمۆری هیچ هۆنەرێکی پێش خۆی و دوای خۆشیش ناچێ. هەر لە مەراسیمەکەدا هەریەک لە هونەرمەندان کیژان ئیبراهیم خەیات و هونەرمەند پەیوەندجاو لاوانە و مقامیان پێشکەش بە ڕۆحی شێرکۆ بێکەس و ئامادە بوان کرد. من لە پێش موساوە ئاوارم پێش مەسیح من خاوچم. لە چوارەمین ساڵیادی کۆچی دوایی شاعیری کورد شێرکۆ بێکەسدا دوو کتێبیش بە ناوی قەڵەمی میلەتێک کە وێزگەکانی ژیانی شاعیری لە 205 وێنەدا لە خۆ گرتبوو لەلایەن ڕۆژنامە نووساڵا و جەعفەرەوە ئامادە کراوە و سەندیکای ڕۆژنامە نووسانی سلێمانی ئەرکی بڵاوکردنەوەی لە ئەستۆ گرتووە بڵاو کرایەوە لەگەڵ کتێبێکی دیکە کە لێکۆڵینەوەیکی توێکاریە بۆ دەقی ئێستا کچێک نیشتیمانمە لەلایەن دکتۆر زای لەتیف و دکتۆرە نیان نەوشیروان ئامادە کراوە بڵاو کرایەوە. سێ دانە ساڵە من هەوڵێم لە کۆکردنەوەی وێندەکانی شێرکۆ بێکەس
چی لە سلێمانی چی لە هەولێر هەوڵم ماوە کون بە کونی شوێن بە شوێن دەستگا بە دەستگا کۆمپانیا بە کۆمپانیا گەڕاوم لە سلێمانی لە هەولێر نانتوانی بۆم چاپ بکەن بەم لەوەری تەنها 3 ملیۆنی تێچوو بە ڕۆژی سپیش ناتوانی بەڵام من لێرەوە زۆر سپاسی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانەکەم جەقی سلێمانی کاک کاروان ئەنوەر کە لە سندیکای گرتەوە ئەم ئەلبومە چاپ کرد. هەر لە مەراسیمی یادی 4 ساڵەی کۆچی دوایی شاعیردا هەڵۆ شێرکۆبێکەس کوڕی شاعیری کۆچ کرد و بەر لە خوێندنەوەی چەند پارچە شعرێک وتارێکی پێشکەش کرد و سوپاسی دەستگای میدیایی کورساتی کرد کە بەردەوام لە خەمی شاعیری کۆچ کرد و شێرکۆبێکەسدا بووە. جێگای خۆیەتی سوپاسی تێگڕای کەناڵە میدیاکانی دەنگ و ڕنگ و هەموو ڕۆژنامەنووسە خۆشەویستەکان بکەم بە تایبەتی دەستگای میدیایی کورسات کە بەردەوام دەنگ و ڕنگ و زەنگتان ساڵانێکە لە گوێی ئەم یادەدا هەرەزرینگێتەوە. سوپاس بۆ برای ڕۆژنامەنووس کاک شاڵاو جەعفەر ئەمین بۆ بڵاوکردنەوەی قەڵەمی میلەتێک کە ئەلبومێکە کە چەندین وێنەی لە وێزگەکانی ژیانی شێرکۆبێکەسدا لە خۆی گرتووە. آخر ئێوەن هاوڕێ و ئێشگری ئازارەکانی شعری شێرکۆ بۆیە ئەوینتان وەک چراکانی سەر هەڵەموت و قەندیل تروسکەی هیوای شعری شێرکۆن و بۆ هەتا هەتایە لە بیرەوەری ئەم خاکەشدا بە زیندویەتی ئەمێنێتەوە. ئەم ئێوارەیە پارچی ئازادی ئەڵێ لە یەکەمین ساتە وەختی ئەم یادەوە تەوقە گوڵی سرمدا ئەگرم وەک وەفایەک وەک بەفری ڕوانینێکی نواباریوم وەک وەفا بۆ هاوڕێکی دێرینم. ئەم ئێوارەیە ڕۆحی بەرزەفری شێرکۆ ئەڵێ من ئەمەوێ بۆ ئەم یادە و بۆ ئەم جارە ڕەنگی شعرێ بکەم بۆ دیاری و پێشکەشی ڕۆحی بەفرینی کاک نەوشیروان مستەفا بکەم. شاعیری شۆڕژگێڕینەتەوەی کورد شێرکۆبێکەس لە 2 ئایاری ساڵی 1940 لە گەڕێکی گۆیژەی شاری سلێمانی لەدایک بووە و یەکەمین شعری خۆی لە تەمەنی 7 ساڵیدا بڵاو کردوتەوە. شاعیر لە ساڵی 1968 یەکەمین کتێبی شعری بە ناوی تریفەی هەڵبەز لە بەغدا بە چاپ گەیاندووە. شێرکۆبێکەس لە ساڵی 1970 لەگەڵ کۆمەڵێک لە شاعیرانی هاوڕێی بانگەواز بۆ گۆڕانکاری لە شعری کوردی و چوون بەلای شعری نوێدا بڵاو دەکەنەوە. لە ساڵی 1970 لە وڵاتی سوید خەڵاتی تۆخۆلسکی پێبەخشراوە و شعرەکانی بۆ زۆرێک لە زمانە بیانیەکان وەرجێڕدراوە. شێرکۆبێکەسی شاعیر لە ساڵی 1992 تا کۆتایی تەمەنی ئەندامی ئەنتۆلۆجیای خوێندنی پۆلەکانی ئەمریکا و کەنەدا بووە. لە هەمان ساڵدا لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیانی دەستگای چاپ و پەخشی سەردەم لە سلێمانی دامەزراندووە. شاعیری کۆچ کردو لە ماوەی تەمەنیدا چەندین دیوانی شعری بە پێزی بڵاو کردوتەوە و خاوەنی هەزاران شعری نیشتیمانی و خۆشەویستی و شعری جوانیە بۆ سروشت و بەرگری لە کوردستان. مخابن لە 4 ئابی 2013 لە ستۆکۆڵم کۆچی دوایی کردووە و لەسەر وەسێتی خۆی تەرمەکەی هێنراوەتەوە بۆ شاری سلێمانی و لە پارکی ئازادی بە خاک سپێردراوە. دلێر کەمال کورسات نیوز سلێمانی. تا لەخوا نزیک ببمەوە بەرەو ئاسمان ساوایەکی شیر کوژرا و دایک کوژراوە.